بینەرانی عزیز دووبارە سڵاوتان لەوێت دیارە بە خۆشحاڵیەوە ئەمڕۆشمان تایبەت کردووە بە موزیک بەڵام موزیکی ئەمجارە و هەم گۆڤاری ئەمجارشمان تایبەتە موزیسیانانی ئەمڕۆمان بۆنی پاکیان لێیە ستۆدیۆیان ڕازاوەتر کردوونەتەوانێ منداڵپارێزی کوردستان سێکتەری پەروەردە مەڵبەندی ڕۆشنبیری کازیوەی سەرا بۆ مناڵان ئەمڕۆ میوانمانن بەخێر هاتن سەرچاوان زۆر سپاس بۆ ئامادەبوونتان بەخێر بێن ئاجان بابێمە لای تۆ بەخێر بێ سەرچاو پێمان بڵێ لە کەیەکەوە لە کازیوە فێری موزیکە بیت من ماوەی 6 ساڵە لە کازیوە بەڵێ باشە ئەو مامۆسایی کە دەرست پێڵێ فێری زەربی کردووی کێیە مامۆسا ئەحمەد مامۆساکی زۆر باشە باشە پێم خۆشە کە بزانین ڕۆژانە ماوەی چەندێک تەمرینەکەی پێش وا بێت قوتابیشی وەنیە باشە لە پۆلی چەندیت لە پۆلی حوتم باشە ڕۆژانە چۆن تەمرینەکەی لەگەڵ مامۆسایە نیوەڕۆن سعاتێکە تا سعات 3 لەوێ تەمرینەکە هەموو ڕۆژێک ئەچی بۆ کازیوە باشە بەس ئامێری زەرب ئەزانیە خودت ئامێرێکی تر هەیە کە ئامێری سەر بەزانم لەگەڵ پیانۆیە باشە زیاتر لەسەر کامیان کارەکەیت لەسەر زەرب بۆچی لەبەرەوەی بەڕای خۆمانە زەربم پێ خۆشترە یعنی شارەزایشت هەیە لە پیانۆیە بەڵام زیاتر ئیش لەسەر زەربەکەی باشە با بچینە لای بەرهەمێکی خۆت بەتەنیا باشە ئامادەی فەرموو ئاەتگیان هەر بژی دەستەکانت خۆش بێ ماندوو نەبی بەرهەمێکی زۆر زۆر جوان بوو دەست خۆش بێ با لەگەڵ ئەم گوڵانی ترا گۆمان لە پارچەیەک موزیکی تر بێ دواتر لەگەڵ هەرێکێکتانە قساکەین باشە ئێوە ئامادەن فەرموو هەر بژین دەستان خۆش بێت بەخێر بێنەوە دەستان خۆش بێت مادگیان زۆر زۆر بەخێر بیت سپاس بۆی کە لەگەڵمان نبووی با پێشەوەی قسە بکەین لەسەر پێم خۆشە بزانم ماد یعنی چی ماد دەوڵەتێکی کۆنی کوردە هەر بژی لەناو کوردستانە بووە باشە دەست خۆش بێ مادگیان زۆر جوان دەفەکەت ئەژەنی دەستە خۆش بێ پێم بڵێ کە چەندێکە تۆ لە کازیوە کارەکەیت من 4 ساڵ لەوێم زۆر باشە باشە پێشتر چۆن بووی هیچ کارێکت لەسەر کردووە یاخو هیچ کەسێکی تر هەبووە کە هاوکاریت بکات لە خانەوە دەکەت لە ماڵەوە دایکت باوکت کەسێکی نزیکت لە کازیوە فێریان کردم زۆر باشە باشە تۆ خوێندکاریشی لە هەمان کاتە لە پۆلی چەندی لە پۆلی شەشتی چۆن کاتەکانە ڕێگەخی پێگومان ئەبێت خەریکی داوامی خوێندن کەش ببی بەڵام ڕۆژانە چەند کاتژمێر لە کازیوە پرۆڤاکەی لەگەڵ مامۆساکەتە لە سعاتێکەوە تاکو سێ لەوێ بین ئەو تاکو یەک بۆ سێ تەمرینەکەم لێ باشە مامۆساکەت کێیە کە هاوکاری دەکات مامۆسا ئەحمەد
باشە باشە لە ماڵەوە تەمرینەکە یاخود تەنها لە کازیوە لە ماڵەوە تەمرینەکەم لە ماڵەوە کە هاوکارتە زیاتر هەر کەسیان نازانم بەس خۆم هەرێکم زۆر باشە کاتە ئەتوانین بڵین کە دایک و باوکیشت هاوکاری دەکەن لە ماڵەوە باشە تۆ تەنها شارەزایی لە ئامێری دەفەیە یاخود ئامێرێکی تریشەتانی هەر دەف و زەڕمیشە زانم زۆر باشە باشە ئامادی بە تەنها گوێمان لە پارچەیەک موزیکی خۆت بێت فەرموو دەست خۆش بێ مادیان بەخێر بێتەوە باکەمێ قسە لەسەر ئەو بکەین کە چۆن ڕاهێنان بە دەست و پەنجەتەکەی تۆ پێویستە کە گرنگی بە دەست و پەنجەت بێ هیچ ڕاهێنانێکی تایبەت هەیە کە بۆ دەست و پەنجەتی بکەی هەر بەس بە دەفەکاتێن بەڵام پێشەی دەفەکە لێبم ئەبێ دەستم گەرم کەمەوە پێشتر ئەبێ زیاتر لێبم تا پێشەی دەست پێ بکەی باشە باشە لە کاتی عەسپەکەی حرەکەیەکمان بینی کە ئەو کە دەست و شان بووە چی پێڵێن ئەوە وڵی ناوکەی بەزەبت نازانم بەڵام هەر چەنەها حرەکەی تریشی هەیە کاتای ئەمڕۆ هیچی ترە بۆ ئامادەکردوین لەو شتانە وڵی ئەگەر بتوانم یەکەم باشە بە ساقا دەسەکانت خۆش بێ ئەچینە لای بەرهەمێکی چی هەمووتان پێکەوە دواتر قساکەین هەر بژین دەستان خۆش بێت بەخێر بێنەوە دەستان خۆش بێت داستان گیان بەمە لایتەوە چۆنیت بەخێر بێت باشی بەساقا ناویسیانی خۆتمان پێ بڵێ بزانین ناو چییە داستان عەلی حەمەسایی باشە داستان گیان لە پۆلی چەنیت من لە پۆلی حەوتم زیرەکیت قەینا بە برادەرەکانیشی گیان لێ بەڵام قەیناکە زان زیرەکیت باشم باشە تۆ چەند ساڵە لە کازیوەیت 4 ساڵە باشە پێشتر چۆن کار لەسەر جۆزە کردووە پێت خۆش تەنها و ئامێرت بزانی یاخۆ ئامێرێکی تر هەیە کە بیزانیت عودی شەزانم ئەودی ژەزانیت لەسەر کامیان زیاتر کارەکەیت لەسەر جۆزە بۆچی ئەمە زیاتر خۆشەیە لێتی خۆش باشە چۆن لە ماڵەوە کارت تەرخان کردو بۆ سعیکردن چەند ڕۆژانە چەند کاتژمێر لە کازیوە پرۆڤاکەی لەگەڵ مامۆستایە هەر لە سعات یەکەوە بۆ سێ یەکەوە بۆ سێ کاتەکانتان بە یەکەوە نییە پێم وابێ ئەوتی 4 سعات ئايادیش قسەیەکی تری کرد هەمووتان بێکەوە پرۆڤە ناکەن ئاخر مەکتەبەکانمان جیاوازە بە کاتی مەکتەبەکانمان باشە ئەی شەوان تەنها ساعەیەکی بۆ مەکتەب یاخود کاتی تریشت هەیە شەوان باشە لەگەڵ خوێندنەوەیە چۆنیت وڵا سەر بینم نییە دقەی ناکە دەی مشکیلە نییە باشە باگوێمان لە ئەسبەکەی تۆ بێ بەتەنیا دواتر قساکەین باشە بەساقە
دەستان گیان دەستەکانت خۆش بێ ماندوو نەبی بەخێر بیتەوە باشە پێم بڵێ مامۆساکەتان ڕۆژانە چۆن پرۆڤەتان پێکا لەسەر چی زیاتر پرۆڤەتان لەسەر پێکا نۆتە و ئەکادیمیان ئەڕۆین ڕۆژانە بابەتێکی جیاواز هەیە کە تەمرین لەسەرکردنیا هەر ڕۆژە و لەسەر بابەتێک کە بیەوێ فێرتان بکات لەسەر ئەوە زیاتر تەمرینەکەن ئەگەر ئیشمان هەبێ بۆ نمونە بۆ ئیشێک لەسەر ئیشەکە ئاڕۆین بەس ئەگەر ئیشمان نەبێت لەسەر کتێبەکە ئاڕۆین کتێبەکەتان چییە و کتێبێکەکە کتێبی نۆتەیە باشە بەشداری هیچ فیستیڤالێک یاک هیچ شتێکی ترتان کردووە؟ بەڵێ فیستیڤالەکان چی بۆ کە بەشداریتان کرد؟ فیستیڤالەکان فیستیڤال بۆ نەورۆز بۆ یادی ڕۆژی منداڵان لەکوێ؟ لە تەلاری هونەر زۆر باشە بەرهەمێکی ترتان ئامادەیە کە هەمووتان بێکەوە بەشدار بن با گوێمان لەوەش بێت. دەستان خۆش بێت بەخێر بێنەوە ئەم جارە ڕێژەنتان لەگەڵان بۆ قەینا بە ئەوتۆ زیز ڕاحەت بکات دەستان خۆش بێ ڕژنگیان چۆنیت بەخێر بێت پێم بڵێ لە پۆلی چەندی ڕێژەنتۆ لە پۆلی هەشتی زۆر باشە دەستە خۆش ئەو من نازانم هەشتون و ئەوانە زیاتر پۆلی چەندە کات چکەم لەو کاتە لە قوتابخانە نەبووم کە ئاوا بووە باشە پێمان بڵێ کە تۆ ماوەی چەند ساڵە لە کازیوەی 4 ساڵە 4 ساڵە تۆش کاتەکانت چۆن ڕێگەخی ڕۆژانە چەند پرۆڤاکەیت لە کاتژمێرێکەوە بۆ کاتژمێر باشە ژووری تایبەتان هەیە لە کاتی پرۆڤەکردنا مامۆستا چۆن سەردانتانە کا چۆن ئاگای لێتانە بەڵێ ژووری میوزیکی گروپی میوزیکی ملی جاری وا هەیە دانەدانا مامۆستاکەمان تەمرینمان لەگەڵ ئاکات و بە گروپی باشە من بەبەستم ئەوە بوو کە هەمووتان بەیەکەوە تەمرینەکەن یا خۆت ژووری جیاجیا هەیە کە تەمرین لێکەن و مامۆستا سەردانتانەکات هەمومان بەیەکەوە تەمرینەکەین بە جیاجیاش تەمرینەکەین باشە شارەزایید لە هیچ ئامێرێکی ترا هەیە؟ بەڵێ چییە؟ ساز باشە بۆچی سازت هەڵبژاردەوە و ئەمیشت هەڵبژاردووە چۆنە ئەم تێکەڵکردنە حەزت لەویشە؟ حەزم لە هەردووکیانە بەڵام بە زیاتر سازی تار کە جوانە هەر بژی با گوێمان لە پارچەیەک موزیکی خۆت بێ بەتەنیا باشە بە قوربان دەستەکانت خۆش بێ ڕێژەنگیان دەست خۆش بێ بە قوربان بەرهەمێکی زۆر جوان بوو ئەزانی ئەو گۆرانی کێ؟ دە باشە قەینا هیچ گۆرانێکەش لەبەر نییە؟ یەکەمەکەی تۆزێکمان بۆڵی لە یەکەمەکەی کە جوانی نەمان پرسی کە ئێوە کامتان هەیە کە دەنگتان خۆش بێت کامتان لە ئێوە دەنگتان خۆشە؟ کەستان؟ تۆش داستان؟ ڕێژەن تۆش؟ دەی خۆتان پەڕانەوە قەینە دەستان خۆش بێ با گوێمان دوا بەرهەمتان بێت باشە ئامادەن ئێوە؟
دەستان خۆش بێت ماندوو نەبن بەخێر بێنەوە ئەمڕۆ زۆری هیواکمان کردن سۆلیتان ڕازاوتر کردین بەخێر هاتن سەرچاوان لێرە مامۆستا ئەحمەد ڕابگەین کە ئێمە دەستخۆشیمان هەیە بۆ وەکوی مامۆسانی ماڵبەندی کازیوەکە بەرهەمی ئاوا بە نەوەکەمان بە وڵاتەکانمان پێشکەشەکەن دەستان خۆش بێت بەخێر بێن سەرچاو سپاس بۆ ئامادەبوونتان ئێوە نەوەی دواڕۆژن پێتان ڵێن کە بەردەوام بن دیارە لێتان لە ڕوخسارتانە دیارە لە دەست و پەنجەتانە دیارەکە داهاتوویەکی ڕەنگین چاوەڕێتانەکە دووبار دەستخۆشی بۆ مامۆسایانی مەڵبەندی کازیوە سپاس بۆی کە لەگەڵتان ئامانجۆ بن کاتیان بە ئێوە بەخشیوە بەخێر هاتن سەرچاوان زۆر سپاستانەکەین بەخێر بن